عزیزانی میساڵتان لێبێت دڵخۆشم لە پرۆگرامێکی فانۆسەبەوە میوانی ماڵەکانتان تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بن زین کێبێتە براوەی خەڵاتەکانمان. سلام لە توش. چۆنی؟ والله باش. ناوی بەڕێستان؟ ئەحمەد. کاک ئەحمەد ڕۆژانە بە چی سەرقاڵی؟ والله خوێندنە و ئیشە و بۆ مالێ و سەرقانی ساقبالی کرد. یاخوا لە شستان بە ساقبالی. لە پۆلی چەند بووی؟ چوومە دا. چوتە دا؟ بەرێ. دەمەند درێژ بی ئیشەڵڵا. لەگەڵ تووشە. یەک خولەک پرسیارە لێ یەکەم. بەرێ. بەڵێ، نەخێر، نا، ئەم بەکارمەهێنە. تەواو. باشە؟ درستە. تەواو؟ درستە. ئاوا نەکەی ئاوا بکەی. وەشەر بە بەڵێم نەخێر حسابە. درستە. باشە. ناوی بەڕێستان؟ ئەحمەد. کاک ئەحمەد ڕۆژانە بە چی سەرقاڵی؟ والله ساقبالی فم. هەر ئەوەندە؟ ئارێ بەخودێ. ئەرێ بەختەشە لەسەر بەڵەکەی بەس قەینا بڕۆ حساب ناکەم باشە؟ درستە. هاوسەرگیریت نەکردۆ؟ ناوەڵە. ئەی وتم بەرە وەڵاگە حساب ناکەم نەوەڵاگەشی وتەوە دیسان. وەرە دووبارە یەکەینەوە. داڵە. ناوی بەڕێستان؟ ئەحمەد. کاک ئەحمەد خەڵکی ئەولێری؟ بەرێ. بەرێ. وەرە سێبارە یەکەمەوە. ناوت ئەحمەدە؟ ئەحمەدە. خەڵکی ئەولێری؟ خەڵکی هەولێرم. ڕۆژانە بە چیوە سەرقاڵی؟ ساقبالی. نایگۆڕی هەر؟ ساقبالی. باشە. ئەخوێنی؟ ئەخوێنم. ئەپۆلی چەنی؟ دا. ئەتی بۆ ئەدەبی علمی؟ علمی. بیرکاریت باشە؟ لاشەوە پێتەڵێنەوە هەر نازانین بڵێ باشە؟ باشە. باش. باشە. ئەتوانی بیبیتەوە؟ والله لەوانەیە. سەرەکە شوا لێ کرد بەس قەی ناکە حسابی ناکەم ها؟ قەی ناکە زۆر مانوت ناکەم. لەگەڵ سۆشیال میدیا بینە چۆنە؟ والله باشم چی عیبی زۆر نییە. بەکارهێنی؟ بە قورعان تیک تۆک. تیک تۆک ئەی سناپ. والله سنابی زار و بار. سکۆرت هەیە لەگەڵ ڕەفیقەکان لەگەڵ کێ هێتە؟ والله خوارزایە. خوارزای لەولاوە ساوەگەر بڵم بلۆکیکە بلۆکێکی؟ ها ناوەڵە. باش. 964 لایک کردووە؟ بەرێ. میش خەڵاتی خۆمێن بەتەوە زۆر باش. سپاس زۆر سپاس. دەستەکانە خۆش بەس خۆش بی سەرکەوتو بە. سلااوت لەبێ؟ سپاس بەڕێز. باشی کاکە؟ سپاس بەڕێز. ئەحواڵت چۆنە؟ سپاس. یاخوا بەڕێزم. باش بی. سەلام ڕۆژانە عەلیکم. بە چیوە سەرقاڵی؟ وەڵی ڕۆژانە وەکو کار پیشەی خۆم فۆتۆگرافەرم. باشە. ئێستا لەوەتی مۆبایل و ئەوانە زۆر دروست بوون خەڵک وەکو جاران بە کامێرا فۆتۆگرێت؟ نا وەڵی وەکو جاران یعنی پێویست نییە خەرێک ڕسمی بگری. زیاتریش ئێستا وەزعی باری دارایی خەرچی باش نییە زیاتر بەم موبایلەکانی خۆیان وێنە دەگرن. ئێستا گە زیاتر کە کەخەکانی کە ڕسمی دەگرن هەمووی میوانن مەسەلەن ئەوانەی کە لە بەغدا و ناوڕاستی بەغدا و ئەین ناوڕاستی ڕقەمی بەگشتی دێنە هەولێر ئەوانە ڕسمی دەگرن میوانەکان زیاتر ڕسمی دەگرن. باش. بەرنامەکەی من پرسیار وەڵام ئەگەر وەڵام بزانی خەڵات هەیە من. یەک خولەک من پرسیار دەتەوەکەم. لەو یەک خولەکەیە بەڵێ نەخێر نا ئەم بەکارمێنە. زۆر ئاسانە بەڵێ نەخێر نا ئەم. بەخێر نەڵێ. بەخێر نەخێر. نەخێر بەڵێ نا ئەم. باشە؟ ناوی بەڕێستان؟ ئەتووە بەڵێ نەخێر بەکارمێنە خۆ ناو بەڵێ نییە. مزەفەر. دەست پێکەمە باشە؟ ناوی بەڕێستان؟ مزەفەر. کاک مزەفەر خەڵکی ئەولێری؟ بەرێ. ئەینەمە مەرە بەرێ. دەست پێکەمەوە. باشە؟ ناوی بەڕێستان؟ مزەفەر. کاک مزەفەر ڕۆژانە بە چیوە سەرقاڵی؟ فۆتۆگرافی. یاخوا لە شە ساغ بە چەند کاتژمێر کارەکەی؟ والله بخۆی لە سپێنان سعات هەشت دێم ئەو ڕۆژی کە بە عنی شەفتمانی ئەمە لە هەشت لۆ چاریش دەکەم ئەو ڕۆژەکەی. گەرم نییە؟ گەرمە. 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 وتدا سەرگیریت کردووە؟ بەرێ. بەرێ. سێبارەی کەمەوە؟ سێبارێکەوە. باش بەزڕوو بکەرە کامێرەکە کاکە بە کامێرامانەکە برادر تۆڵی قسەت لەگەڵیان نییە. دەست پێکەم. ناوت مزەفەرە؟ زەفەر. خەڵکی ئەولێری؟ هەولێر. هاوسەرگیریت کردووە؟ هاوسەری گریم کردووە. چەند منداڵەت هەیە؟ سێ منداڵ. وتت لە کاتژمێر هەشت بۆ چواردەی بۆ ئێرەوان نیە؟ ئەی نەمت بەکارمێنە؟ ئاش بەکارمێنە. سەکا بۆ وەڵامەکانتان زۆر بەقوتە لە جێ چێ دەگیری؟ ئای لەسەری دەگیری لەسەرە دەگیری. دەستەکانە خۆش بە کاک مزەفەر. بەڕێزم بەڕێزم بەڕێزم. سڵاوت لێ بە کاکە؟ سەرچاو خۆش سەلام سەرچاو. یاخوا هەر باش بی. شەم لە ڕۆژانە خەریکی چیت؟ بە قورعان کاسبیمە. یاخوا لە شەش ساغ بە. یەک خولەک پرسیارە لێ یەکەم. لەو یەک خولەکەیە بەڵێ نەخێر نا ئەم بەکارمەهێنە. تەواوە؟ بەڵێ نەخێر نا ئەم بەکار نەهێنە. باشە؟ ناوی بەڕێستان؟ محەممەد.
كاك محمد ڕۆژانە بە چی سەرقاڵی بەکاسبی سەر یاخوا لەش ساق بێ ئەخوێنی ئەخوێنم لە پۆلیتەنی پۆلینۆمە دەرچی بۆدا دەرچم بۆدا دەچی بۆ ئەدەبیە بۆ علمی ئەچم بۆ ئەدەبیان بۆ علمی خۆ نەموتوەرچی بوو دەداوام بێڵەرە پرسیارەکە بەڵام ئەچی بۆ ئەدەبی ئەچی بۆ علمی ئەچم بۆ ئەدەبیان بۆ علمی بەقورعان کاک محەممەد غەڵەت دەی تێگەشتۆ جەرگەکەم من پرسیارت لە یەکەم فەرمە لە کاتی پرسیارەکەمە بەڵێ نەخێر نە ئەم بەکارمێنە ئەو پێشتە بەکارمێنە منەڵەمە چی بۆ دەبیە بۆ علمی هەر بەڕاستە چی بۆ دەبیە بۆ علمی علمی جا لە سەرتاوە دەست پێکەنە باشە بەڵێ نەخێر نە ئەم بەکارمێنە گەر ناجوابم بەرەوە شتەکانی تر باشە نای بەڕستان محەممەد کاک محەممەد وتت لە پۆلینۆی وایە لە پۆلینۆ دەرچی بۆدا دەرچم بۆدا ئەچی بۆ ئەدەبیە بۆ علمی ئەم ئەچم جارە بۆ جواب علمی بەرەوە علمی ئەنی مێش علمیت باشە باشە پێ دوایە لە بیرکاریە لە من زیرەکتر بی زیرەکترم دڵنیایی دڵنیام ئەتوانێ بیبیتەوە ئەتوانم وتت ئەگەر فەڵتەم ما بیسەرنەوە وایە وایە اینجا ئەتوانی یەک خولەک بەڵێ و نەخێر بەکارنێنی ئەتوانم من پێم وتی چی بەکارمێنە بەڵێ نەخێرەوانە بەکارمێنە ئەی بۆ ئەیڵێیتەوە ئەی نەوت بەکاری مێنە ئەدبرێ هەر هەوە شەرمێ دەکەم شەرمێ یاڵا کێشە نییە شەرمێ مەکەوە نێ بۆ خۆمان بساڵ والله شەرمێ قەلمەم دەلەرزێ گیانەکەم شتێکی ترت پێڵم سێ جار لەسەرێک بڵێ چوومە چەمی چەقەڵان چەقڵ بە قورعان ئەوە زۆر لێ بۆ نازانم هەندی دەرێم بۆ نازانم چوومە چەمی چەقەڵان چەقەڵان چەقەڵ چەڵتوکی چەڵتوکی ئەتەقان ئەتەقان دەی چوومە چەمی چەقەڵان کەبرێ وبرێ نازانم چەقەڵان چوومە چەمی چەقەڵان چەقەڵ چەڵتوکی ئەچەقان چەقەڵ چەڵتوقی ئەچەقان چوومە چەمی چەقەڵان چەقەڵ چەڵتوقی ئەچەقان چوومە چەمی چەقەڵ نازانم شەرمێ دەکەم سەرچاو باشی باش یاخوا هەر باش بی لەگەڵ گەرما وەزعە چۆنە ئەگەر گەرما دەڕۆین یاخوا باش بی ئیشەڵڵا یەک خولەک من پرسیارە لە یەکەم لە یەک خولەکەیە بەڵێ نەخێر نا ئەم بەکارمێنە ئەگەر ئەوانە بەکارنێنی خەڵاتێنە باشە بەڵێ نەخێر نا ئەم بەکارنێن بەکار ناین نای بەڕستان ناسێ کاک ناسێ ڕۆژانە بەچیەوە سەرقاڵی بە ئاو فرۆشتن یاخوا لە شە ساق بێ هاوسەرگیریت کردووە ناوەڵە ئەی نەبوت مەڵێنەوە وەڵام نەخێر و بەڵێوانە بەکارمێنە بەکار ناین ئەم جارە بەکاری مێنە باشە نای بەڕستان ناسێ کاک ناسێ خەڵکی و لێری ئەرێوەڵا خەڵکەیە لێرە منداڵەیە و لێرە یاخوا لە شە ساق بێ وتە هاوسەرگیریت کردووە نەم کرد بە لەگەڵ گەرمای هەولێر ڕاوەزا چۆنە ئەگەر گەرمایەکە دەڕۆین ئەگەر مناڵی هەولێر بە فێری گەرمای هەولێر بووی ها فێری گەرمایە و لێر بوومە ئەگەر گەرمایەکە دەڕۆین ئەتوانی بیبیتەوە دەتوانم بیبمەوە دڵنیای دنیا من پێم وتی چی بەکارمێنە واتە دەتوانی بیبێتەوە وەتم ئەرەوەڵا دەتوانم بیبمەوە ئەگەر گەرمایەکە ڕاتم نییە زۆر گەرم نییە زۆر گەرم نییە گەرماکەی باشەوە نییە گەرمایەکەی باشە شتێکم پێشکەشکە شتێکی هەولێری با منیش خەڵاتەکەی خۆم یەکسەر بە خۆم قسەی هەولێری دەکەم تورکی بلێ تورکی دەزانم هەر زمانێک بلێ دەزانم بەسەرهاتێکی کاتی مناڵیت شتێکی خۆش بە منداڵی ئەگەر برادران دەچوونە داتینە قەڵاتی ڕسممان دەگرت یاسەمان دەکرد ئەگەر برادران دەستەکانە خۆش بێ من خەڵاتی خۆمەیەم بە تۆ زۆر سپاس بۆ بەشداریکردن دەستەکان زۆر سپاس سڵاوت لەبێ کاکە باشی ئەحواڵە یاخوا باش بی ڕۆژانە بەچیەوە سەرقاڵی والله بە ئیش و دەوام و کار و هەموو یاخوا لە لەگەڵ سۆشیال میدیا شتە بینە چۆنە باشەوە چی زۆر بەکارێنی زۆربەی تیکتوک تیکتۆک سناپت هەیە سناپم هەیە زۆرترین سکۆرت لەگەڵ کێیە وەڵا لەگەڵ خێزان ئەگەڵ لەم بلۆکیگە بلۆکێکەی ئەمن ناوەڵە ناتوانم باش یەک خولەک پرسیارە لە یەکەم لەوێ خولەکەیە بەڵێ نەخێر نا ئەم بەکارمێ ئەوە ئیشی خوم ئیشی خۆتە باشە بزانینی باتەوە ناوی بەڕێستان داخواست کاک دڵخواست داخواست داخواست بادینە نەدوت ئیشی خۆمە هیچم نەودوتە داخواست من نەگوتیە ئێوتم داخواست وتە دووبارەکەەوە دووبارەیەکەمەوە سڵاوت لێبێ سڵاو لە تۆش باشی باش یاخوا هەر باش بی عزیزی سپاس اینجا نەبی بە تووتیرە دوای منەوە هەمووی بڵێیتەوە نانا ئەوە دووجار ئێ سێبارێکەمەوە بە کەیفی خۆتەوە گەڵا سێبارەیەکەمەوە ناو داخازە داخازە
خەڵکی هەولێری خەڵکی ئاکرێم لە ئاکرێەوە هاتی ئاکرێەوە هاتووە یاخوا بەخێر بەیسە سەر و سەرچاو چاوسا. ئاکرێ پایتەختی نەورۆزەوانیە پایتەختی نەورۆزە زۆربەی ساڵ دەبێتە پایتەختی نەورۆز ئەزانی ئەم ساڵ چەند گەشتیار هاتبوون ئەوێ بەخوا زۆر هاتبوون چەند وا بزانە 5,000 گەشتیار 5,000 چی نزیکی 8,000 گەشتیار هاتبوو هەشتاهەیە وەڵا معلوماتم زۆر سەر نییە بۆچی معلوماتی لەسەر شوێنەکەی خۆت نییە پێت وایە بتوانی بیبیتەوە دەیبەمەوە دڵنیایی دڵنیایی زۆر زۆریش وتە هاوسەرگیریت کردووە بەڵێ آخر دقة باش وابزانە 5 شرکە ما بەیان 6 زۆر شرکە کەم مابوو ئەریواڵە شتێکی تر لەگەڵ تاقیەکەمەوە تەوە یەک خولەک هەرچی مو دۆک و خۆی لە دوای من بێڵێرەوە تەوە باشە تەوە ناوت داخازە ناوم داخازە من پرسیارم نەکردیتەوە بۆ وەڵام نەیتەوە وتم هەرچی مو دۆک و خۆی بێڵێرەوە مەڵم ناوت داخازە ئەبێ وەکو خۆی بێڵیتەوە ناوم داخازە وەکی خۆی دەڵێمەوە هەرچی مو وەکو خۆی لە دوای من هەرچیت بێڵێرەوە گوت ئەمە لە دوای تو دەڵێمەوە ناوم داخازە وتم ناوت داخازە دەستبیژە ناوت داخازە خۆ پیشەکە پێڵێنەوە هێشتا هەر دەرناتێ نانە دەردەچم دەی دووبارەیەکەینەوە خەڵکی ئاکرێ خەڵکی ئاکرێت تو ئەتوو ناخۆ من نەمود ئەتوو من چی مدڕێک وەکو خۆی بێڵێرەوە وەکی خۆی بڵێمەوە ئێتەوە ناوت داخازە ناوم داخازە ئەمن وەکی شو دەڵێم دەقەکێ ئەمن وەکی تو دەڵێم ئەتو دەڵێ غەڵاتی کرد کاکە ئێ هەرچی موت ڕێک وەکو خۆی بێڵێرەوە هەرچی موت وەکو خۆی بەبێ زیاد وکەم باشە ها تەوە تەوە ناوت داخازە ناوت داخازە خەڵکی هەولێری خەلکی هەولێری لە سلێمانی دانیشی لە سلێمانی دانیشی هاوسەرگیریت کردووە هاوسەرگیریت کردووە کاک داخاز دووەم پرسیار کە لە تۆم کرد چی بوو کاکە دوام پرسیاری لە توی کرد نازانم چی بناور نازانم ئەمە دوام پرسیاری لە توی کرد چی بوو باشە من نەمود وەکو خۆی بێڵێ ئەمن وەکی خۆی دەڵێ. داخاز ئێمە وتم کاک داخاز ها یعنی ناوی توی مەڵە ناگەینە ئەنجام تۆ دەستەکان دەستت خۆش زۆر بێت. زۆر سپاس عزیز. دەست بەش سڵاو دەبە خاتووی سلام خوشبی باشی؟ خوشبی ممنون یاخوا بەخێر بێ بە زمان تا دیارە خەڵکی ڕۆژهەڵاتی شیرینی نەوەڵا ڕۆژهەڵاتی کوردستانی ئێرانە ئێڵم ڕۆژهەڵاتی شیرین ئەڵێنەوە ئاها شیر باخ من نازانم دەما نایژمێژم باش خەڵکی شارێکی خەڵکی قروەی کوردستان یاخوا بەخێر بێ سەر سەر و سەر خێر بینێ چاو ئێرە خۆش چۆنە بینی وەڵا فرە خۆش فرە ئامن هەر وازانم هەمە کوردستانی ئێرانە فرە ئارامشی هەست بێ حەد زۆر فرەست گەرماکەی فرەس ڕاهاتووی لەگەڵ گەرماکەیە چرا ڕێتی مشکلێکم نییە وەڵێ بێ حەد گەرمی هەت باش یەک دقا من پرسیار لە تۆکەم هەم تۆ لەو یەک دقەیە کە وەڵامی من ئەیتەوە جوابی من ئەیتەوە لە جوابەکانت بەڵێ نەخێر نە تیانە بێت باشە باش. لە جوابەکانت بەڵێ نەخێر نا ئەم بەکار مەهێنە باش، تەواوە باش. یەک دقە باش. ناوی بەڕێستان ناوی خۆت بڵێ خۆ ناوی بەتەحاڵی فەریبا یەک دقە بەڵێ نەخێر نا ئەم بەس ئەم پێنج شتە بەکار مێنە ئیتر هەموو شتێکی تر قسە بکە. میدوارم تەواو؟ بزانم. ئیشەڵڵا ناوی بەڕێستان فەریبا فەریبا خاوەنتە خەڵکی ڕۆژهەڵاتی وایە بەڵێ بەڵێ دووبارەیەکەم قینەوە کۆی کە میوانی دووبارەیەکەم باشە مشکڵێکی ناوت فەریبایە بەڵێ ئێژێ بەڵێ نەخێر ئامەیژە منژە سێبارەیەکەمەوە باشە ناوی بەڕێستان فەریبا فەریبا خان چەند ماڵەت هەیە سێ منە خوالێت نەسەنە چەند خۆش چەند کوڕ دوو کچی و کوڕێک خوالێت نەسەنە کوڕەکە تاقانەیە بەڵێ شتێکی ترەڵێ مەغزی من ماسیە سانیە کارەکە دەمەند درێژ بێ ئیشەڵڵا خۆش شتێکی تر تاقیەکەینەوە باش یەک خولەک من هەرچی مود تۆ دقیقەن وەکو خۆی لە دوای من بێڵێرەوە باشە باش ناوت فەریبایە بەڵێ بەڵێ من ئەڵێم هەرچی مود دقیقەن وەکو خۆی بڵێ نەها ناوت فەریبایە باش باشە ناوت فەریبایە ناوت فەریبایە خەڵکی ڕۆژهەڵاتی خەڵکی ڕۆژهەڵاتی هاوسەرگیریت کردووە هاوسەرگیریت کردووە لە هەولێر دانیشی لە هەولێر دانیشی فەریبا خان دووەم پرسیار لێم کردی چی بوو فەریبا خانم دوو پرسیارت لێ کردم چی بوو تخوا من مامون وتم فەریبا خان دووەم پرسیار لێم کردی چی بوو من وتم دقیقان چی مودەوە بڵێرەوە
ئەمەش یانیت دقینا وەرە شتێکی ترتاقێکێن وەرە شتێکی ترتاقێکێنە شتێکت پێڵێم سێ جار لەسەر یەک بۆم بڵێرەوە باشە چوومە چەمی چاقەڵان چاقەڵ چەڵ تو کێتە تێخۆشکە ئەو زبانە هێن تۆهین من ئەسن ئاسماق نزای فەرقیەیە هەردووکمان کوردین فەرقی هەیە چوومە چەمی چەمەڵان چاقەڵان چوومە چەمی چەقەڵان چاقەڵ چەڵ تو کێتە چەقەڵ چقو والله بەس مادەم ئەوەنە ڕووخۆش و شیرین خەڵاتەکە تێمێ عزیزی مەمنون خۆش بێ سپاس بۆ جارێکی خۆش بێ مەمنون یەکتن یا مەمنون لە مێمانپەزیریدان فرە خۆش زۆر سپاس زۆر سپاس دەستان خۆش بێ سلااوت لەبێ مامەگە سلام سەرتاوە خێری باشی سەلامەتی باش انشاءالله الحمدلله لەگەڵ گەرما بێنە چۆن والله زۆر خۆشە گەرمانە گەرمانیە؟ گەرمەیە بەس خۆشە فێن کە عیویدە دەباش برێ. ڕۆژانە بە چیوە سەرقاڵی والله لە دایرێ تعیینم ئەوە مۆزەفم لە دایری شێ دەکەم یاخوا لەش ساڵ والله الحمدلله لە خوای زیاد سوشیال میدیا بەکارهێنی فەیسبوک و ئینستاگرام والله فەیز گشتم نییە ناوە نیتە ناوە باش برێ بەرنامەکەی من پرسیار وەڵامە یەک خولەک من و تۆ بەیەکەوە قساکەین بەرێ لەو یەک خولەکەیە بەرێ. بەڵێ نەخێر نا بەکارمەهێنە بەرێ. باشە باش برێ یەک خولەک بەڵێ نەخێر نا ئەم بەکار لەهێنی باشە ناوی بەڕستان ناوم نەوزادە کاک نەوزاد ڕۆژانە بە چیوە سەرقاڵی والله بەڵێ نانە ئەختی لە دایرێ ئەوە مەچایاتی مە ئیش دەکەم عن بەردەستم لە دایرێ مۆزەف یاخوا لەش بەرێ خەربسا هاوسەرگیریت کردووە ناوەڵە نەبینێ خێزان شتم نییە نیتە ناوە بەرێ ئەی نەموت بەڵێ و نەخێر و نەوەڵاوانە بەکارمێنە نیتم نەمینێ عنی شتان پێکم نینێ باش دەست پێکەمەوە لە سەرچاوە یەک دقا من و تۆ قساکەین یەک لە یەک دقەیە بەڵێ نەخێر نا ئەم نەوەڵا بەرەوەڵاوانە بەکارمێنە باشە ناوی وەرەستان ناوم نەوزادە کاک نەوزاد ڕۆژانە بە چیوە سەرقاڵی ئەی وتم مەڵێ بەڵێ ئەو دیزانتیۆ بەڵێ لێرە قەینە هیچ دەگۆڕ لێ ڕاتیمە نازم چ برێم باش وڵا سبەینان دەچمە دایری ئیش دەکەم هەموو خەیان دەکەم و لە دایرێ مۆزەفم بەریا بەردەست ئیش دەکەم کاسم لە دایرێ یاخوا لە شستان بەرێ شتێک پێشکەشی من ناکەی بۆی خەڵاتەکەت پێشکەشکەم والله برێم یعنی زەعاشی باشە عیبی نییە ئەرێ وڵا سپاسشتان دەکەم لۆی زەعیبی نێتەوە دەستە خۆش بێ منش خەڵاتی خۆم پێشکەشی تۆکەم هەر نش دەزانتەوە دەست خۆش ئازیزانم پرۆگرامی ئەم شەوی فانوسیش کۆتایی پێیان تا پرۆگرامێکی دیکە بە کۆمەڵێک دیاری و خەڵاتێکی کۆ دەبمەوە میوانتان بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک ماڵاوە